با جوابی یەک شتی خەڵک بەمەوە یەک شتی خەڵک چکە زۆر یعنی خەڵک یەک شتیانەوت لە کۆمنتەکانە من پێشتر بەسی گوتم لەبەر یەک شت ڕقم لەو کوڕان نییە لەبەر ئێستش لەبەرەوادم کە تاسە قەت شەرەفی خەڵکی دەرنەخستۆ لە ڤیدۆکانیە لە بەس لەبەر ینیوتم خێزانی دەرنەکەوتووە ئەم لاولات دەرنەکەوتەوە بە هیچ شێوەیەک خەچی خەڵکڵەن ئێستا باش ئەم کوڕە خەڵک شەرەفی خەڵک کێشاردەوە ئێستا بۆچی یعنی ئەودا خۆشی هات چیەکات کاکیشان خۆ کەسە وڵای ئەو کەسە یعنی بەجددی شەرەفی کەسمان نییە بۆ ڕاستێکی ئەو کەسە شەرەفی کەسمان و شتێکی زۆر تەبیعیە خۆشی بەلای ئاستاییە بۆی تر ئێوەش یعنی بەس لەبەر یەک شت ئاساینە لەبەر مەلا خێزانی هەیە نابووە شتێ بکردە بەڵام شتێکی ئاسایی نییە لەبەرەوەی پێک و پێم وتن کە خێزان هەیە تر هەموو ئینسانێکیش غەڵەت دەکات و گرنگەوەی لە غەڵەتەوە فێر بیت کە غەڵەتی شکر ئەزانین برادەرەکانی کرد بۆیە ئێوەش بە هیچ شوێگەم مەسەر لێ بۆی گەورەتر و کوڵتر نەبێتەوە بە هیچ شوێک ڤیدیۆ لەسەر بڵاو مەکەن و ئیدیتین بۆ مەکەن بە تایبەتی تۆرەکانی مەلا بە هیچ شوێکی دیت مەکەن تاکو وەسەکە ئاساییە بێتەوە یەکەم سوورە جوابێمەوە بەیانتان باشن جا وەڵای بەڕێژیان نازەمە و کابرایە ستافی هەڵۆشانەوە پۆستەکە پۆز ناکاوە پەیوەندی بە منەوە نیە من دوێنێکە قسم لەگەڵ یا کردووە لەسەر و حاڵە وەسعی چۆن بوو تا هەرەوەنە ئەجینا من خۆ نەبێژەریانم نەدەم ڕاستیانم نە هیچ شتێکیانم و نیشی خۆم جیایە لە مەسەلەشا بۆیە قسەم کرد لە ویژدانیم پێم ناخۆش بووە و خۆی شەڵاگەرە و کێشە گەورەی کە خۆم پێم وتن تووشی بووە حالی کرد کابرا خۆی لەسەر ستافەکەی قساکە ئایا ستافی ئەمێنێ نایمێنێ وازێنێ وازنایانێ ئارەوەڵام ئەوە من خۆم دوورونوسی چاگاگام لیانە ڕفیقەکەم نزیەکانی خۆم یعنی ڕفیقی ئەوانن ئێستا تازە هەمە خۆرانی بەربووە کەفارەتی بێ و یعنی من لەسەر من یعنی ماڵە و ئینە ماڵی خۆم بە ماڵم زانێ و لەسەر خۆم ئەوەیە کە بەجددی پێم ناخۆشە کە سوگادی شەرف باش کەسە بکرێ پێم ناخۆشە نەگەویش ینی تا کۆمنتەکان زۆربەی ئەوەیە من پێم وتن نایزانم یعنی ئەوە شتێک نییە من بیزانم کاگەڕێتەوە یان لەسەرش قسم لەگەڵان کرد و قسەش لەگەڵان ناکەم بەسەر مەسەلە لەبێت پەیوەندی بە منەوە نییە کابرایش ژیانی خۆیەتی بێ وازبێنێ وازێنێ شێ وازنێنێ وازنایانێ تێگەن هەرەوەڵام ئەوە ڕاستێکێ لەسەرەوەی پێشتر ئێمە جاری پێشکەم نقصانم پێوت نامەی نردبووم وتی تو واقعی دواکەت مەڵاواکەم و شتانە و لەسەرەوە کرد یعنی لام بوو هەر تێگەن یعنی دوای ئەمەژەم مەسەلەی بەسەرا هاو دەستخۆشی لێ کردم و منش بۆ دەستخۆشیوم نەکرێت ڕاستی بنە لەلایەن خەڵکن لە شتێکە و ویژدانیان خۆم یعنی پێم ناخۆش بووە بۆ هەچ کەسێکیش کەش بێت پێم ناخۆشە گەشتێکی وە بەو شوێ یعنی یەک خەڵک یعنی کەسەکە ناشری بکەن بەڕاستی دوای پێویشتن بۆ متان شەڵا کابرا خۆیەتەوە خۆی ڕوونکردنەوەتان هاتە من نابمەدەم ڕاستی کەس لەوانێم قسەی بکەم و ڕاست نەبێت چکە کابرا توزان بی لە چێ هەموو خۆرانێ نەکبەتە یەک مانگە دامە گیراوە بە یەک مانگ دنیا عکس بۆتەوە سێرەکانە ستاف ماوە دنیا قەڵب بۆتەوە بەسەرەکە ئەوڵێ ڕۆشتون ئۆڵێ وازێنن بەژێوی بۆ زۆر شتێکی ناخۆشە با قورعان بەس دێڵە با قورعان تاگە کەسە لەو ستافەیە باوەڕ ناکەم یەک نەفەر ڕقی لێ بێت من خۆم بەس ڕقم لەوەیە یعنی وەکو ڕقم لەگەسیان نیە بەس بە تایبەتی کە یعنی خۆشمەویست ئاوا لە دوورەوە بەس ئەوام دەمچایەکە باوەڕ ناکەم هیچ کەسەیە بە ڕقی لێ بێت بەزی سێ داماوە دەرەوە ڕێک کە هیچی بەسە هیچ چۆ نەمەوە یعنی خۆی بە تاقی دەنگایە ئێستا خۆی ستافێدانی یەکسەر کاکە بۆ بێنەوە کاڵندەکەم بە غەڵەت نێشت کردبوو جایەک شت هەیە بە بەش بزانم من قەت بەرشمان نەبوومەتەوە لە ستۆری خۆم و چێکشم بڵاو کردبێتەوە شتەکە لە ناخی دڵمەوە نەبێ نەم کردووە تێگەن ئەم مەسەلەیەش بە هیچ شتێک پەرشیمان نیم لە کەوری کە پۆستم کردەوە بە هیچ شتێک جستە پۆستەکانی پێشۆم پەرشیمان نیم تاوەکو لەم ڕادیۆ یان شتێکی واسی بۆتان ڕوونەکەم بە جوانی بە کورتی بە کورتی پێشتر پۆست مەسەلە کوڕە کردووە مەسەلەی ستافۆم شتانە باوەڕم بە هیچ شتێکیان نیە یعنی کە یەکێک چیاکەتەوە ئەڕوا هەمووی درۆیە ئاکاوان داخستن یاخۆت گریان و شتانە پێشتر شتانە وتووە بەڵام ئەم قەزیەی مەسەلەی یعنی کە پێم وتم مەسەلەی شەرەفەوە بوو حەزم لێ لەولایەنەوە گاڵتە بە هیچ کەسێکەکەمە جنا بمیستایە بۆ ڤیوشدا چون لە ئاخیری پۆستەکانەوە ڤیدیۆیم داهەنە کە یعنی لەگەڵ ئەو کچاوەن تێگەن خۆتان ئەو ڤیدیۆم داهەنا و بە ئاسانترین شێوە بەخوا لە فڕۆکی بە 500 دەربی بووە بەڵام حەزم لێ نییە گاڵتە بە شەرەفی خەڵکەم و لە بەرامبەر ڤیوم بۆ بێت و خۆم پێ بەرزکەمەوە ناشترین شت بەلامەوە ئەوەیە ئەوان یعنی بەشگێ منم یعنی کە تۆ سەی سوێرەکانەکەیت و ئەم
شخصياتي أم جورا كسياتي لنا ومنا بدلت نيا أو رايح خوتا بطاقة رزيلية كده بلام من وبخوم لا وأنا برشيمان مثلا قصانة كده ما تشكل بس يعني وجداني يعني قبول من بيشترك من مثال ما صايب وبكا ما صار شو كان بيشترك بالدوري أو مثلا تابي بيأكل من بيشترك بمثال بيشترك ما صار وكذا إيش بيتها ما صايب نو كراسة شرمان أو كراسة دنيا نامي بونا دنيا سفاز وبرشيلة قولان بشجيري منا كده بارقم بشجيري منا كده أوش بشجيري نية أو يعني تمنا خوش حتى تمنا خوش بيشك خلق يعني باخلق كون منكاتك شتيجي بلا بيت وبلا عيبة بشارع عيبة خلق شارع تاكل خوا عيبة توش شارع ومنا قفهم عيبة مهبوها صناعة قالوا خوا قفهم كده قال لهم ترسى ما أصلا يقسم موديل كان ناقل شكار بشتي شتيجي من بلا بيت وموديل كان من مسلم شو ليه من الساج رقم لو كابرا من هو كابرا كتلفوني وقردوم الرشيد يقردم تي بيجو هولير يام برج نيوتين ومزانتي برج شاقو زلتين بس على الحاصل تي برج نيوتين زور مشكلة تيجا يعني بلام طيب نجي لك وطوز اخلاق يعني كسو بيروراج خويا من حزم كر خلق هربزانه من هون نخوشي اوتيزما يعني نخوشي اوتيزما بتوبشي يعني خصبها مكسب ليلة سلام مكسب شرب فلوشي لا هيك الراي هو نخوشي اوتيزمي فيها والله من قد سرستاف ومتاف وشانا خسناكم ولا بقى بتشتي موصف زور قولوا ديرجا يعني السيناريو كان طاون نابي والله ما سيناريو ما بوجداني ويسان خصا كمان بكشير سيناريو ني يعني كيش ناخوش النقيه مدي متنيش كسي كيش شخصيا مدردو يعني من حزان مشرب كسب لابته اگر تو لبرم طبيعه الرقدم منو كيف خطا اما راسي منو بايش هيك برشماني لو كوسان كردوما يعني او من حزم دينيه نخرابيم كسا خلق باش جناشين بيمينه نكهرم كركم بيني الى تيك توك باش دي يعني حادول الريو كره باش دي زو كسادي كمزور سوق كردي خوما رقوا باش دي بينيم فيديوشين بيني زور بينا خوش وكاس يكشر غير بلان كدو خينا خلق او كسب سوق ثانيه باش يجي نوع لام كفيديوشي ابوش يو بلا بولا كشغا تو غاز لك شغا يا خوشتي و كساعتي بطاطي نامن لنا خلقه هل باش ناتو يمرد دارو وين بيمنا خوش لقاتا كفيديوشي خلق بلا بتوا خلق نعمه بشيري يعني سكاتي كدن بشرفي خلق من بس هو بيعمل كم ولا مفيد بوستانه اجنا من شيش ما مكابله منو كابله شرمان بيكو ده باش شرمان يونا بوتيك جو سباب فيديو عملنا ما بشيري بغزالك ناتو شادي بكم غزالك ناتو بشيري فيكم بلان روبرو بينين من بس صاحبي خسيكم ايش بس صاحبي خسي خوي ابو منيو جنيو بين ليش مبونو ما بيج جنيو بين ما بيج نفر ايش لقانا بشرا لقانا نودم شرب زوتي شي جوازي ما ابو بلا مول حاصل من يعني دقيقه تايباتي برابر كابراني بلا رقم دروكان يبو كمال دريم ده خطا تبيندي مو مثلا استعمل بس ايش مثلا موديل كان مثلا ما انا قلت عم ديك وده هر موديل يكشا مشرانينا وتمشان ديك او شيء منو يغلق في كمال فيديو خوش ولا خد جواب لا